کاتێک باز لە گەندەڵترین وڵاتانی جیهان دەکرێت بەردەوام ناوی عێراق لە راپۆرتەکانی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتیدا وەک یەکێک لە خراپترین وڵات لە ڕووی شەفافیەتەوە دەبیسترێت و لە ساڵی 2023ەوە هەموو هەوڵەکان بۆ بنبڕکردنی گەندەڵی یان کەمکردنەوەی لە وڵاتەدا شکست خواردوو بوون. بەپێی دوایین راپۆرتی ڕێکخراوەکە کە تیایدا 176 وڵات لە ڕووی گەندەڵیەوە ڕیزبەند کراون، دانیمارک و نیوزیلەندا ڕێژەی شەفافیەت تیایاندا لە پلەی یەکەمدایە و گەشتوتە لە سەدا 90 کە تیایاندا حکوومەت کراوەترن و شەفافیەت و لێپرسینەوە لە ئاستێکی زۆر بەرزدان و ئازادی ڕۆژنامەوانیش لە لووتکەدایە. لە فێنلەندا و سویدیش ئاسی شەفافیەت گەشتونەتە لە سەدا 89 و لە سەدا 88. سەبارەت بە ئەمریکاش ڕێژەی شەفافیەت تیایدا گەشتوتە لە سەدا 74 لە کاتێکدا رووسیا ڕێژەی شەفافیەت تیایدا بۆ لە سەدا 29 دابەزیوە. تورکیاش گەشتوتە لە سەدا 41. بە پێچەوانی ئەو وڵاتانیشەوە سۆماڵ بە ڕێژەی لە سەدا 10 بۆ دەیەم ساڵ لەسەر یەک وەک گەندەڵترین وڵات لە جیهاندا ناوی تۆمارکراوە. هەرچی باشووری سۆدانیشە بە ڕێژەی لە سەدا 11 و کۆریای باکوور بە ڕێژەی لە سەدا 12 و سووریا بە ڕێژەی لە سەدا 13 و عێراقیش بە ڕێژەی لە سەدا 17. لە دوای سۆماڵەوە ئەم وڵاتانە کەمترین شەفافیەت تیایاندا تۆمارکراون و جونگەکانیان نوقمی گەندەڵی بوون. بەپێی راپۆرتەکە ئەو وڵاتانە ململانی ناوخۆیی و جەنگ و ناجێگیری سیاسی زۆر بە خۆیانەوە دەبینن و گەندەڵکاران تیایاندا لە سزادان و لێپرسینەوە دەربازیان دەبێت و مەودای ئازادی شتیایاندا بەرتەسکن. بە بەراورد بە ساڵی 2015 زۆربەی وڵاتانی عەرەب لە ساڵی 2016دا لە ڕیزبەندی شەفافیەتدا پاشەکشەیان کردووە. بۆ نمونە قەتەر کە ڕێژەی شەفافیەت تیایدا لە سەدا 71ەوە بۆ لە سەدا 61 کەمی کردووە. بەڵام ئیمارات لە نێو وڵاتە عەرەبیەکاندا لە سەرجەمیان شەفافترە و بەپێی راپۆرتەکەی شەفافیەتی نێودەوڵەتی بۆ لە سەدا 66 بەرز بۆتەوە. ڕێکخراوەکە لە راپۆرتەکەیدا ئاماژەی بە سستی ڕۆڵی پەرلەمان لە هەندێک وڵات کردووە لەگەڵ بەردەوامبوونی دیاردەی تێکەڵبوونی بەرژەوەندیەکان بە شێوەیەک کە کاری سیاسەتمەدار و بازرگانەکان تێکەڵ دەبن. داواشی کرد گۆڕانکاری ڕیشەیی لە سیستمی دابەشکردنی دەسەڵات و سامان لە کۆمەڵگاکان بکرێن تا هەلی زیاتر بۆ لە ناوبردنی گەندەڵی و هۆکارەکانی دروستبوونی ڕەخسێت. ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی ساڵانە راپۆرتی خۆی بە پشتبەستن بە شارەزایان و پسپۆڕانی بواری بنبڕکردنی گەندەڵی بڵاو دەکاتەوە کە ئامانج لێی فشارخستنە سەر وڵاتە گەندەڵکارەکانە تا پیادەچوونەوە بە سیاسەتەکانیان بکەنەوە لەگەڵ هاندانی وڵاتانی شەفاف بەوەی شەفافتر بن. کاروان شێخ موحسین NRT